ئێستا بەیانێکی سارد و سڕ دەرەچێ بە ناوی مامۆستا عەلی باپیرەوە، بەیانێکی تر بە ناوی عومەر عەبدولعەزیزەوە. ئەی بۆ بە ناوی تەنزیمەکەتانەوە دەرناچێ، بە ناوی کۆمەڵەکە کە حەجمێکی گەورەتر دروست دەکە، کە لە ئافاقی سیاسی و لە نەختۆ یەکگرتوەکان و لە شوێنانی تراوای خوێنەوەڵەن جەماعەتێک ئیدانەیان کرد. راپۆرتەکەتان ئیدانەکەتان ئەگەر گەیشت بە ئومەمی متحیدە، ئەگەر گەیشت لە ضمنی مەلایین ئیدانەی ترایەکە ئەگەر نۆرەی هاتە سەرەوەی کە بیخوێنەوە بڵێن ئەمە چێیە، ئەڵێن ئەمە دوو ئیدانەشمان لە کوردستانەوە بۆ هاتوویەکی چەند ناوی نووسراوە عەلی باپیر وەتمان، ئەڵێن چێڵە ئاو کابرایە کە سەر بە ئێرانە تەواوی خەنەتەنەکەی خۆن. ئەمی تریان چێڵێ وەڵا ئەمە ناوی عومەر بن عەبدولعەزیزە، بەس چێ نازانین ناوی مستەعارە ناوی ڕاستی بەڕاستی نەماندیوە جارە گوتارێک هەر بدە، دە هیچ جوار بیسووتێنە نێست. چ قیمەتێکی هەیە کە تۆ ناتوانی بیکەی بە مزاهرەیەک؟ چ نرخێکی هەیە کە تۆ ناتوانی دەستە جەمعی سیمینارێ بگری یەک هەفتە لەسەر بورمە، ئەگەر ئەوەندە سۆز و عەتفت بۆیە جوڵە. لە هەمان کاتیشە ئەوە ئەڵێم ئەی بۆ سۆز و عەتفتان ناجوڵە مەلاکان بۆ تەعز کە هەمووی شافعی مەزهەبن و ئەوە 3 ساڵە محاصەرن بەدەستی حوسیەکان، تەنانەت ئەو بە پیاڵە تەوزیعەکەن لە ماڵەکانی خۆیان. تەعز گەورەترین قەڵای شافعی مەزهەبە لە یەمەنە، گەورەترین قەڵای ئیخوانە لە یەمەنە، گەورەترین شاری ڕۆشنبیریە لە یەمەنە، گەورەترین شوێنی مفەکرەکانە لە یەمەن. ئەی بۆ کەس ئاوڕیان لێ ناداتەوە و نازانێت کە بۆ حاڵە چۆن ئێستا بە کۆلێرا ئەمرن. ئەی بۆچی کەسێک ئاوڕێکی لە ئەهلی سوننەی لوبنان نەدایەوە کە حیزب الله لێیان بووە بە عیملاقێکی زۆر گەورە و بەڵام سعودیە 3 ملیارد دۆلار چەکیدا بە جەیشی لوبنانی حیزب الله لێی وەرگرتن و هێنایەوە بۆ قوسەیر، لەوێ عەرزی سیلاحەکانی کردەوە خۆشی پیشاندا کە عەلەمی زەردی حیزب اللهان بەسەرەوە، یعنی مەلیک سەلمان و مەلیک عەبدوڵڵاه، ئەوە پارەکەتانە کە داتان بە چەک ئێمە وەرمانگرتووە بە هێزی چەک. ئەی بۆ کەسێ سۆز و بەزەی نەجوڵا بۆ ئەم ئەهلی سوننەتە کە ئێستا داماون و ئێستا حیزب الله و جێشی لوبنانی مەسیحی چۆن هجومیان ئەکاتە سەر و لانەکانیان نەڕوخێنە، کامپەکانیان نەڕوخێنە کە مخەیەماتێکە خۆیان دروستیان کردو دوای لە شەڕڕایان کردو بۆی. ئەی بۆچی سۆز و عەتف و شەفەقەتتان نەجوڵا بەرامبەر بە حەڵەب، ئەو شارەکە هەمووی ئاوا ئیبادەکرا و ڕمێنرا بەسەر ئەو کەسانەی کە تیایە مابوون بە مەدەنی و بە عەسکەریەوە. تەنانەت ڕووس بۆتین خۆی بە شەخسی هەڕەشەی لە حیزب الله کرد کە بە تیارە لێتانە دەمەگەر شەڕەکە نەوەستێنە تا مەدەنیەکان دێنە دەرەوە. یعنی تەسەورکەن بۆتینی ملحید و مجریم و تاوانبار درڕندە کە پێکەنینە لە دموچاویان نابینرێ. ئەم تاغوتە مجریمە حیزب الله بوەستێنێ هەڕەشەیان لێ بکە بڵە بە تیارە لێتانە دەم، چونکە ئەوان نیازیان وا بوو بچنە حەڵەبە و هەروەکو مووسڵ و جەڵف سەخر و وەکو بەلەد وەکو ئەو شوێنانەی تری لێ بکەن. ئەی ئێوە سۆز و عەتفتان بۆچی نەجوڵا بۆ خەڵکی دیالە کە لە نوێژی جومعەیە پێشمەرگە و حەشدی وەحشی ئەبوو عەزرائیل بەسەر پەرشتی قاسم سولەیمانی چوونە ناو مزگەوتەکە و لە ناو نوێژی جومعەیە خەڵکیان کوشت، ئەوەی دژداشەی لە بەرابوو فیشێکیان زۆرتر پێوەنا. ئەی ئەو گوندانە کە پاکسازی کران و ڕمێنران بە دەستی عەدنانی حەمەیمینە و مەحموود سەنگاوی و تاغوتەکانی تری یەکێتی کە بوونە کەوا سووری پێش لەشکری نادرشە بیبەنەوە بەرەو مووسڵ. ئەی ئەو کاتە سۆز و عەتفتان بۆچی نەجوڵە؟ ئەی باشەم هەموو ئاوارانەی کە ڕوویان کردوتە کوردستان، ئێوە بۆچی نموذەجێکتان تەقدیم نەکرد بڵێن خۆ ئەمانە سونی ئاواران ئەهلی دین و ئەهلی ئەم قیبلەی ئێمەن؟ ئەی بۆچی ئێوەی ئیسلامیانی کوردستان ماڵێکتان ماڵێکی سونی نەگرتە خۆی؟ ئێوە هەمووتان زۆرترتان هەیە لەوان، خۆیان داوایەوان نەکردبوو کە بێن ماڵیان لەگەڵ بەشکەن، بەڵام خۆتان توانی ئەو خێمەی ئەوان هەڵیانداوە لەوێ لە حەوشەکەتانە هەڵیاندایە، بەڵام نمونەیەکی برایەتیتان بدایەتە دەست. خۆ ئێوە ئەتوانن نتواناشتان هەیە و ئێستاش هەتانە پارە کۆکەنەوە بیگەنن بە مخەیمەکانیان بە منەظەمی وەکو ڕاتبێکی لێبێ تەنسیقێ دروستکە، بەڵام ئێوە ساحەبی خۆتان نەماون عەزیزانی من.